هاوڕێیان سڵاو، من سەرۆرقەرەداخی پارێزەری ژینگە و هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان. لەم جارەدا لە یەکێک لە ناوچە شوێنەواریەکانی سنووری قەزای دەربەندیخانین. ئەو ناوچە شوێنەواریەش پەرستگای زەردەشتیەکانە. ئەم پەرستگایە ڕۆژانێک لەلایەن پەیڕەوکارانی ئاینی زەردەشتەوە بەکارهێنراوە، بەڵام لەم ڕۆدا ئەم پەرستگا شوێنەواریە بۆ بە شوێنی بەخێوکردنی ئاژەڵ. وەک دەبینن لە دیمەنەکاندا لەم پەرستگایەدا ئێستا ئاژەڵی تایە و تەواوی زەوی ئەم پەرستگایە بۆ بە شوێنی پەین و ئەو مادە پلاستیکانەی تر کە لێرەدا هەن. بۆیە ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان بۆ ئەوەی گەیەنەری پەیامی شوێنەوارەکانی باشووری کوردستانیش بین، ئەمڕۆ باشمان زانی یەکێک لە چالاکیەکانی ڕێکخراوەکەمان بهێنینە ناو ئەم پەرستگایەوە. ئەو چالاکی ئەم ڕێکخراوەشمان بریتیە لە کردنەوەی پێشانگایەکی فۆتۆگرافی بۆ 10 فۆتۆگرافەری ژینگەی لە باشووری کوردستان کە تەواوی ئەو وێنانن، ئەو 18 فۆتۆیە کە لەم پێشانگایەدا بەشداری پێکراوە بۆ خستنە ڕووی کێشەوەتە ژینگەیەکانی باشووری کوردستان. هەرچەندە ئێمە پێشانگایەمان لە 2 شاری تری باشووری کوردستان کردوێتەوە و دەربەندیخانیش 3ەم شارە، بەڵام باشمان زانی کە جیاواز لە ئەو شوێنانی کە ئێمە هەڵمان بژاردەوە و پێشانگایی تیا بکەینەوە ئەویش ئەم پەرستگایە بێت، بۆ ئەوەی ئەو پەیامەی کە ئێمە هەمانە ئەمڕۆ بیگەێنین بە دەسەڵاتداران، بەتایبەت دەسەڵاتدارانی حکومەتی خۆجیەی لە قەزای دەربەندیخان، بە هیواین ئەو پەیامەی کە ئێمە وەکو ڕێکخراوەکەمان هەمانە بگات بە دەسەڵاتداران.